ژینگەی ئەمڕۆمان جیاوازتر لە ژینگەکانی هۆڵ و ژینگەی مەلەوانگە کە ژینگەی سروشتە چۆن بتوانین سروشت استغلال بکەین یان بەکاری بێنین بە تایبەتی لە باخەکانمانە کە هەر یەک لە ئێمە ئەگەر باخمان هەبێت لە دەرەوەی شاریان لە ناو شارە یان ئەگەر لە باڵەخانەشا بژین پارکەکان ئەتوانین ئێمە استغلال بکەین بۆ جوڵە وەرزشیەکان و بەکارهێنانی هەناسەدانمان بە شێوەی تەندروست کاتە ئەمڕۆ جوڵەکانی ئەمڕۆمان جیاوازتر لەگەڵ جوڵەی ئاسایی لەگەڵ هەندی ڕاهێنانی هەناسەدان کە بەشێکە لە سەرەتایی جوڵەکانی یۆگا کە ئەمەش ئەتوانین تێکەڵی کەین وەرزش لەگەڵ یۆگایە. ئێستا دەست پێ ئەەکەین لە ڕێی پاڵکەوتنەوە جوڵەی سەرەتایی پاڵەکەوین بە شێوەیەکی ئارام لە سروشتە ئەنجامی ئەین بۆ ئەوەی ئەگەر ئەو ناڕەحەتی کە ڕۆژانە هەمانە بتوانین خۆمان ئارام بکەینەوە لە هەمان کاتە جوڵە وەرزشیەکان بۆ ناوچەی شان و مل ئەتوانین سوودی لەوەرگین. ئێستا دەستمان بۆ دواوە هەوڵ ئەی بە شێوەیەکی تەخت پاڵ ئەکەویت هیچ ناخیتە ژووسەرێ دەسێ بتوانیت بگاتە ئەرز زۆر باشە بۆی بڕبڕی پشتێ تەواو ڕێک بێتەوە. لێرە ئێستا لەگەڵ ئەمەشە دەسەکەین بە ئەنجامانی هەناسەدانی قوڵ لە ڕێی لووتەوە هەناسە وەرەگرین و لە ڕێی دەمەوە ئەیەینەوە دەست پێەکەین یەک هەناسە یەکەم زۆر بە خاوی هەناسەکە وەرەگری دواتر لە ڕێی دەمەوە هەناسەکە ئەیەیتەوە هەناسی قوڵ لە ڕێی دەمەوە هەوڵ بە لە کاتی ئەنجامانی هەناسەکەیە سکە باڵی ماسوولەکانی سکە بەرز بێتەوە لە کاتی یانەوەشە لە ڕێی دەمەوە هەوڵ بە پاڵ بێ بە ماسوولکەکانی سکەوە بۆ دیوی ناوەوە یاخود بۆ ناوە بۆ ئەوەی تەواو ئۆکسجینەکە دەرچێ لە ڕێی دەمتەوە بۆ بورە دووەم ئۆکسیدی کاربۆن هەناسە وەرەگریت ئەتوانی چاو داخەی بۆ ئەوەی کە تەرکیز کەیتە سەر ئەو هەناسەی کە لە ڕێی لووتەوە ئەچێتە ناوەوە لەگەڵ هەناسەدانەکە هەستی پێ بکە کاتێک کە هەناسەکە وەرەگری هەوایەکی فێنکە هەوایەکی خۆشە ئارام بەخشە ئەتوانی هەستی پێ بکەیت و درکی پێ بکەیت کاتێک کە چاوە نوقێنی بۆی هەندێک جار لە ژینگەدا ببڕیت چیتەوە ناو خودی خۆت زۆر باشە ئەمە ئەتوانی ئەم جوڵەیە 30 جار ئەنجامی بیت دەجاری ئەوەڵ باوەڵین کە 10 ژمارە ئەژمێری 10 هەناسەی ئەوەڵ دواتر 10 هەناسەی ئاسایی دواتر 10 هەناسەی قوڵ ئێستاینە سەر جوڵەی دواتر دەسێ لە پێش خۆتەوە زۆر بە خاوی جوڵەکە ئەنجامەیە دەسێ ڕێک کاتێکە دەست پێەکەین دەسێ یەک دەسێتە خوارە زۆر بە خاوی هەناسەی لەگەڵا وەرەگری هەناسەی قوڵ کە دەسێ ئەگەڕێنیتەوە بۆ سەرەوە هەناسەکە ئەیەیتەوە لە ڕێی دەمتەوە دەست پێەکەی زۆر بە خاوی دوو یەک دوو یەک دوو یەک دوو دواتر شوێکەی دەستداگرە خوارەوە ئەمەش هەمان شت ئەتوانی 30 جار ئەنجامی بیت دەجاری ئەوەڵ هەناسەدانی قوڵی لەگەڵا دەجاری دووەم هەناسەدانی ئاسایی دەجاری سێهەم ئەتوانی هەناسەی قوڵی لەگەڵا بێت ئێستا دواتر یینە سەر ڕاهێنانی دواتر دەستێکە پێشخۆت قۆڵی ڕاست ئەی لە ئەرز و قۆڵی چەپیش لە تەنیشتەوەیە هەناسە وەرەگریت لە کاتیانەوە پێچوانە ئەکەینەوە قۆڵمان قۆڵی ڕاستمانیەتە تەنیشت و قۆڵی چەپ ئەچێتە دواوە کەواتە لەگەڵ هەڵ بەرزکردنەوەی قۆڵی ڕاست هەناسە وەرەگری زۆر بەخاوی ئێستا لە کاتی یانەوە قۆڵەکەی کە ئەجوڵێنی واتە ڕاست و چەپ بەردەوام بە داوام بە زۆر باشە لێرە بەبێ ئەوەی کە تۆ هەستی پێ بکەیت
ئارامی شەبیتەوە و جونگەکانی شان و ماسوولکەکانی قۆڵیش هەمووی بەکارهێناوە لە هەمان کاتە هەست لە دواترا هەست بە ئارامیەکەکەی بەبێ ئەوەی هەست بە لۆت بکەیت یاخود هەست بە قورسی جوڵەکان بکەیت. باشە ئێستا دەست دائنیتەوە لە تەنیشت پشوویەکەیت سراحەتەکەی دواتر چیەکەین جوڵەی پێش کۆتا پاڵ بەشانمانەوەنین بۆ زەوی هەل لە هەمان خودت پاڵ کەوتووی شانەکانمان پاڵی پێوە ئەنین بۆ زەوی پاڵ بە زەویەوەنین ئەمێنینەوە هەناسەی قوڵ لە کاتی یانەوە شانە خاوەکەیتەوە گەڕێتەوە بارودۆخی ئاسایی هەناسە ناسەکە ئەیتەوە شانە ئاساییە بێتەوە لە کاتی وەرگرتنی هەناسەدان سیەکانە فراوانەکەیت و پاڵ بە زەویەکەوەنیت لە کاتی دانەوەکەشە لەشە خاوەکەیتەوە تەواو خاوەکەیتەوە بەردەوام بە باش زۆر باشە دواتر چیەکەین جوڵەی ناوچەی مل چەناگەمان نزیکیشانمانەکەینەوە لەگەڵیشە هەناسە وەرەگرین ئێستا دەست پێکەین بۆ لای ڕاست هەناسە وەرەگری لە کاتی ئەنجامانی جوڵەکە بۆ گەڕانەوەی ملمان هەناسەکە ئەینەوە بەس زۆر لەسەر خۆ بیکە ئێستا هەر جارێ بۆ لای ڕاست هەتا 5 جار یەک گەڕێرەوە هەناسە ئەیتەوە دوو سێ چوار پێنج زۆر باشە ئێستا بۆ دیوی لای چەپ بەعکسەوە هەناسە یەک ئەگەڕێیتەوە دوو سێ چوار پێنج بۆ ئەو کەسانەی کە موشکیلەی ملیان هەیە واتە زۆر ناتوانن ملیان بگەڕێنەوە بۆ تەنیشت ئەتوانن لەم ئاستەشا ڕایگرن ئەلێ ئاستە لەو ئاستەی کە تەنها لە حاڵەتی ئاساییە کە نەبێت تۆزێکیش بێ هەر ئاسایە ئەتوانێ ڕایگرێ بۆ لای ڕاست و هەروەها بۆ لای چەپ زۆر بە ئاسانی ئەکرێ و هەناسەدانەکەی لەگەڵا بێت. ئازیزان لێرەدا کۆتاییمان بە بڕگەی ئەمڕۆ هێنا